پاشان لفرمایشتەکەی رسول الله صلى الله عليه وسلم مسلمانانی ئاگادار کردەوە کەوا ڕۆژێکی زۆر سەخت لە ڕێگامانەیە کە ڕۆژی قیامەتە تایە محاسبە ئەکرێین لەسەر گەورە و بچووکی هەموو ئەو شتانەی کە وتومانەوە کە ئەنجاممان داوە بۆیە ئەبێ وریا بین ئەمانەت پارێز بین ئەفەرمێ وإنكم ستلقون ربكم مسلمانان ئێوە ڕۆژێ دێ ئەگەنەوە خوای پەروەردگارەکو چون ئێستا لێرە کۆبوونەتەوە هەمومان لە ڕۆژی قیامەتیشە هەمومان کۆ ئەبینەوە ئێستا اختیاریە بەڵام لەو ڕۆژە ئیجباریە ئێستا ئینسان ئەتوانێت خۆی بشارێتەوە بەڵام لەو ڕۆژە مەجالی خۆشاردنەوە نییە فيسألكم عن أعمالكم لو رجل يبرسينوا أكري لكردوكانتان وطبعا لقفتاركانشتان وقد بلغت أو من قياندم همو برقيك في غمر صلى الله عليه وسلم أي فرمو مسلمانا أو من قياندم بو أوي إتر هيج كسي عزري نمين للروج قيامتا بلي بيمنا قيشتوا فمن كانت عنده أمانة فليؤدها إلى من يأتمنه عليها هر مسلمانه اگر ئەمانەیەک و سپاردەیەک لە ژێردەسایەتی با بیگەێنێتەوە شوێنی خۆی پێویستە ئینسانی مسلمان پارێزەری ئەمانەت و سپاردەکان بێ ئەمانەت و سپاردە براینە وەکو زۆر جار ئێمە لێرەوە ئاماژەمان پێکردوە تەنها ئەوە نییە تۆ دەفتەرێک دۆلارەخەیتە لای زەلامێک بە ئەمانەت بۆت هەڵبگرێ ئەوە بەشێکە یان ئەتوانم بڵێم بەشێکی بچووکی ئەمانەتە ئەمانەت زۆر لەوە گەورەترە ئەمانەتی کاربەدەستی کە تۆ خوێن و شەرەف و ناموس و عەقڵ و هەموو شتێکی ئەو خەڵکە لە ژێردەستی تۆیایە ئەتوانی ئەو خەڵکە بەرەو خراپە بۆی ئەتوانی بەرەو باشە بیان بی ئەتوانی مەشغوڵیان کەیت و سەرقاڵیان کەی ئەیشتوانی وایان پێ بکەی کە خواپەرست بن و تەنها خەم و خەفەتیان خواپەرستی بێ و چاکە و چاکەکردن بێ ئەمانەتی کاربەدەست لە هەموو ئەمانەتەکان گەورەترە پاشان کاربەدەستی بەرەبەرە بچووکە بێتەوە لە کاربەدەستی گەورەوە بەرەبەرە دێتە خوارەوە تا ئەگاتە تۆی خاوەن خێزان ئیتر لەو بینەیە هەر کەسێک هەر ئەمانەتێک لە ژێر دەستایەتی کە پێی وتراوە بیگەێنێ و ئەبێ بیگەێنێتە شوێنی خۆی خاوەن ئەمانەتە بۆیە خۆشەویستەکانم إنساني مسلمان أبي أمانات باريز بي لسر فرمايشي في غمر صلى الله عليه وسلم أفرمي فمن كانت عنده أمانة فليؤدها إلى من ائتمنه عليها أمان وريابا يعني يكم شتيك للروج قيامتها ليتا برسريتا وأمانته أو أمانتي خوت وكو خوت يستو خوي تعالى دو چاوي داوة بيت دو جوي داوة بيت عقليكي بي داوي وهمو ئەندامەکانی لاشت لەسەرەوە بۆ خوار ئەمانەتی خوای پەروەردگارە لە لای تۆ ئەی پارێزی یان نایپارێزی ژنەکەت و خێزانەکەت گەورەترین ئەمانەتی خوایە لە ژێردەستی تۆیە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستا لەولا ئەماژەی پێیەکا جەختی لەسەرەکە ئایا توانیتە بیپارێزی وەکو پێویست مناڵەکانت کچ و کوڕ ئەمانەتی خوان بەسەر شانتەوە هەر لەو ڕۆژەوە لە دایکە بن حتى أو روجيك لجدسي تويان آخر أمانتي منال هر أولنية قاشت 10 ساڵان و 15 ساڵان و أم جالية برسينوي لقلاب كي أو منال هر لمنالي بتشوك وكاتيا كيشتا تازة خريكة لشتيقا يترتو أبي لقليا خريك بي أبي فيري كي خواي بي بناسيني چني ملا منالو هيچ نازاني أزاني چونك تو كاتيا فيري كي تفبكا لبردم خلقا ريك أو نتفكات ناو چاود من بینی و مناڵی بچووک 2 ساڵان بووە تازە پێی گردووە باوکی بانگی کردووە شتێکی لێ سندووە کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنەکەی لێ سندووە یا مۆبایلەکەی بەدەستیەوە بە لێ سندووە تفێکی کردە ناو چاو باوکی ئەوە باوک فێریەکە دایک فێریەکە یا گوێنێکی داوە پێی ئەویش لە شەرمەزاریە سەری خستووەتە خوار ئاوا پاراستوێتی ئەو ئەمانەتە ئیتر حتا ئەگا بە ئەو کاتەی کە تۆ ژنی بۆ ئەهێنی یان ئەیدەی بەشوو دوای ئەوەشە هەر نەسیحەت و ئامۆژگاری ئەبێ هەر بەردەوام بێ